هەر دکتۆرێکی گشتی پسپۆڕی گشتی نەشتەرگەری ئەتوانێت نەشتەرگەری لابردنی چۆری و بچووکردنەوەی گەدا ئەنجامدا چونکە حاڵەتی وا هەبووە کە هەر دکتۆری نەشتەرگەری بوو یا دکتۆری جوانکاری بوو ئەم نەشتەرگەری ئەنجام داوە. هەموو نەشتەرگەریەک بەو شێوانە دەبی بکرێت. یەکەمینیان ئەو کەسەیە پسپۆری خۆی بی بەس پسپۆربی کافی نییە پسپۆربی کافی نییە. دووەمینیان ئەو کەسەیە دەورەی لەسەر کردبی، یعنی ئەمە لە میهرەبانی تیمی میهرەبانی تیمەکی ڕێگە پێدراوە لەوە لایەن وەزارەتی تەندروستی. دوو بەردەوام دەوراتمان دیتە، چوینە ئەڵمانیای، چوینە میسر، چوینە ئوردن، چوینە تورکیای، چوینە ئێران، یعنی دەوراتی عالەمی هەیە بەخۆی لەبەرەوەی هەموو ساڵانە مەسەد ئەمە لە میهرەبانی عضوینە لە برینی گەدەی عێراقی، یعنی ئەمە دیدارمان هەیە بەردەوام، یعنی کۆبوونەوەمان هەیە. نابێ هەر کەسێک بۆ جەڕاح بەس بۆ جەڕاح ئەو عملیاتەی بکە، یعنی جگە لەوەی کە تەخەسوسی کرد دەوراتی ببینیتن مختصبی و ئەو کەسەیە نابێ خۆی لەسەر نەخۆشی فێر بکە، جەریمەیە خۆی لەسەر نەخۆشی فێر بکە، چونکە ماسکت کریمینال چییە؟ یعنی المجرم المقنع، ئەو کەسانە نەکە لە بواری خۆی ئیشێ نەکاتن و دەورەی نەکردی بیتن و خۆی لەسەر نەخۆشی فێر بکە و لە بۆ پارەی و ئیشەی بکە. نابێت دکتۆر لە بۆ پارەی ئیشێ بکاتن. پارە وەکو مۆتیڤێشنی ئیشەکەیە، بەڵام یەکە نێوێتن مەقسەد ئەمە گەر BMI-یەکەی نەگاتە حەدی ئەوەی کە بێوێتن لۆی ناکەین هەر چش بکاتن زۆر باشە دکتۆر، ینی مستحیلە شتی ناعلم. یعنی ئەمە لە میهرەبانی حەز دەکەم ئەو نقطەیە هەموو هاوڵاتیان بزانین لەسەر چار کۆڵەگەی ئەساسی ئیش دەکەین کە لادانیان مەمنوعە. یەکەمینیان ئەمە شەرعینە، هیچ شتێک شەرعی ناکەین، یعنی من هەیە هاتیە دەرێتن ورگم ببڕات تەماشای دەکەم هەر نایەوێتن، یعنی لۆی ناکەم هەرچەند پارەم بداتێ نایەوێتن، یان دەزانم کەسەکە باش نییە، یعنی کەسەکە لە بۆ شتشتکە بەکاری دێنی دیارە، یعنی دەرێتن دەزانین یانی ئەمە کە ئینسانی حەز ناکەم بە ورتر قسەی بکەم دیارە، ینی لە بۆ هەم کەسێکی ئیشەی ناکەم، بەڵام یەکەکە چار منداری هەیە، پێنج منداری هەیە و فتقی هەیە لەگەر پیاوەکەی هاتیە دەمانەوێتن کاری لۆ ئاسان بکەین. زۆر باشە. نقطەی دووەمینیان ئەمە علمینە، شتی ناعلمی ناکەین. سێمینیان قانونینە، یعنی پێی واژوو دەکەین، تێی دەگەینین، لۆی شەرح دەکەین، چونکە نەخۆش مافی خۆیتی لۆی شەرح بکەین، مافی خۆیتی پێی برن پرچ تەردەوەری لۆم نووسە. باشە دکتۆر کەواتە گەر پێمان بڵێت تووشی بەردی زەرداوی دەبێت.